لە دێربی هەولێر یانەکانی هەندرێن و برایەتی و ڕوبەڕوو یەکتر دەبنەوە لە کاتژمێر 2 نیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە لەسەر یاریگای هەندرێن. لە قۆناغی یەکەم یاری نێوان هەردوویانە ئەنجام نەدرا چونکە برایەتی بڕیاری بەشداریکردنی نەدابوو، بۆیە یاریەکە بە 3-0 بۆ هەندرێن ئەژمار کرا. هەردوویانە دوایین ئامادەکاریان لەسەر یاریگای یاریەکە یاریگای هەندرێن ئەنجامدا بە 24 کاتژمێر بەر لە یاریەکە. یانەی هەندرێن لە مۆرزە لە یاریەک بۆ یاریەکی تر ئاست و ئەنجامی گۆڕانکاری بەسەردا دێت، بۆیە یانەکە نەیتوانیوە لە ڕیزبەندی پێشەوەی خولی ناهێبی کوردستان بێت، بەڵکو بە کۆکردنەوەی 7 خاڵ لە خانەی نوێم دەبیندرێت. لە یاری ڕابردووشی بە هەولێر دۆڕاوە و چاوی لە سەرکەوتنە بۆ قەرەبکردنەوەی شکستەکەی و تەواوی یاریزانەکانیشی بۆ یاریەکە ئامادەن. ئەمە خۆمان باش ئامادە کردیە، هەندێک ئەغڵاتی فەردیمانە بوو لە یاریەکەی ڕابردوو لەگە یانی هەولێر، ئینشاڵڵا لەو یاری برێم دووبارە نابتەوە. ئەمە هەموو کات کە ئەو پلانێکەمە برێم دادێنێن یاخود ئەو شێوازی برێم یاری پێدەکەین دەگەڕێتەوە سەر یاریزانەکان. هەندێک جار بەڕاستی یاریزانەکان لە ڕۆژی خۆیان نابن، یاخود دەبێتە ئەغڵاتی فەردی لە گۆڵسی یاخود لە دیفاع لە هێرشبەر نابتەم برێم وەکو تیب ئەمە ئەغڵات دەکەین. ئەمە وەکو یانەی هەندرێنە نزار پارساڵی جواب بوونێتە لە ئاخیرەکانی تووشی برێم شکزاتی نەماتوانی برێم ببینە پاڵوانی خولی کوردستان، ئەوەیە دیسان دەرێمەوە نایەمە سەر برێم یاریزانەکە، بەس دەگەرێتەوە سەر خودی یاریزانەکە یاخود دەگەرێتەوە سەر برێم ئاسی فەردی یاریزانەکە، ینی یاریزانەکە تووشی برێم ئەومادی بنەمانەکە. یانەی برایەتی لە قۆناغی یەکەم باجی درەنگ بەشداریکردنیدا لە خولەکە کە ئەنجامەکانی خراپ بوون، بەڵام قۆناغی دووەم بە سەرکەوتن دەستی پێکردو دەیەوێت لەسەریشی بەردەوام بێت. برایەتی لە خانەی پێشکۆتایی خاوەن 11 خاڵە. برایەتی چەند یاریزانێکی لە پێکان گەڕاوەتەوە و هیچ یاریزانێکیشی بەهۆی کارتەکان دوور ناکەوێتەوە. بەنسبەت نادی برایەتی ئەمان زۆر گەشت بینم ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەڕواتن، مسابەکانی دیشمانوە هێدی چا دەبنەوە و هەرچەندە هەندێک دوو یاریزانی دیشمان سەرەکی نەهاتینە، بەس ئیشاڵڵا ئەمە هەر یاریەک لەمان وەکو یاریێکی مەسیری دەبیتن لەبەرەوەی پێویستمان بە نوقاتە بە هەموو توانێکمان هەوڵدەن هەر یاریەک بتوانین 3 نقطە بەدەستبینین. وەرزی ڕابردوو هەردوویانە دوو جار ڕوبەڕوو یەکتر بوونەوە لە یاری یەکەم لە 8 ئادار لەسەر هەمان یاریگە هەندرێن بە 2 گۆڵی ئامانجەکرام براوە بوو. لە یاری دووەمیش لە 19/5 لەسەر یاریگای فەڕەنسۆهەیری برایەتی بە ئەنجامێکی گەورە لە هەندرێنی بردەوە بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک، بەڵام جگە لە هەورەمان ڕزگاری گۆڵپارێزی برایەتی تەواوی خاوەن گۆڵەکانی یاریەکە یانەکانیان جێهێشتووە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.